چاونەی سێ چاونەی سێ علی بەکەیفە بەچاو من بێسێ کەس نەژێ حەیفە بەچاو من بێسێ کەس نەژێ حەیفە کاڵێ بۆ خاتر ئەواڵەن لە کۆ کاڵێ بۆ خاتر ئەواڵەن لە کۆ هەرگز نەیبینم داویدی دەی تۆ هەرگز نەیبینم داویدی دەی تۆ چاونەی شێ علی بەکەیفە بەچاو من بێشێ کەس نەژێ حەیفە بەچاو من بێشێ کەس نەژێ حەیفە هەستێرم دیوە باسمانەوە هەستێرم دیوە لە باوچەی بەهار گوڵم چێنیوە لە باوچەی بەهار گوڵم چێنیوە
زۆر سپاس دەنگتان خۆش بێ دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ میوانە دەنگ خۆش و پڕبەهرەکانی ئەم بەشەی بەرنامەکەمان دەنگی کوونەوایەکی ڕۆژهەڵاتیانە هەرێک لە میوانەکانمان بەڕێز کاک ئومێد ڕازازی کە بەڕێزیان بە دەنگە خۆشەکان و هەروەها دەنگی خۆشی زەربەکان ئەمڕۆ لەگەڵمانە بێت سەرکۆ هەروەها کاک فەرهاد توانە کە بەڕێزیشیان بە دەنگی خۆشی ئامێرەکەی و دەنگە خۆشەکەی خۆی و هەروەها کاک کەمالی عەبدوڵڵایش کە ژەنیارە و پێشتریش لەدامان ئامادە بووە کاک کەمال زۆر بەخێر زۆر بەخێر بێن سەرچاومان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە سنەوە تەشریفتان هاتووە لەگەڵ کاک ئومێد وایە لەگەڵ کاک ئومێدانەوە چەند ڕۆژە وەڵای ئەمە ئایسا 15 ڕۆژە بیاین لێرە ئەی بەخێر بێن خۆش بیا دڵخۆش من کاوا بینیم گرتووە بەیەخیان و ئاڵای کوردستان و گروپەکەشیان گروپێکی جوانیشیان دامەزراندەوە زۆر بەخێر بێن سەرچاو با لەوە دەست پێ بکەین یەکەم جارێن بۆ سلەیمانی بەخوا پارێکێک هاتوین دە ڕۆژ لێرا بووین لێتی گەڕاینەوە یەتی تەسلیم ماگیم ساڵش پای زووتی بینەوە چۆنە وڵا شارێکی خۆشە شارێکی باشە مردمانێکی زۆر باشیان هەیە زۆر واقعا با محبەتن یانی ئێستا احساس ناکەم من لە سلێمانی مەحساس دەکەم لە سینەما ئێستا هیچ احساسی غەریبی ناکەم چۆن وڵاتی کوردەواری وڵاتی خۆمانە سنە و سلێمانی لە لەحازی چۆن بڵێم کولتوری و فەرهەنگ و هەموو زۆر جیاواز نین لە یەک زۆر شەباهەتمان زۆرە پێکەوە هەم لە هەموو شتێکمان وەکو یەکە هەر یعنی بڵێن سنە و سلێمانی دوو جسمن یەک ڕۆحیان هەیە وەڵا خەڵکەکەی لە زۆر احترامانیان گرتین زۆر خەڵکێکی باش بوو واقعا ڕۆشن بیرن زۆر باش بوو وڵا لە سلێمانیە تا ئێستا هیچ کەسێ بێ احترامێکی بێ من نەکردووە نەماندینە ئێستا نەک بڵێ لەبەر کامێرا من ئەڵێم خوا یەکەیشی هەروە بووە زۆر بە احترامە و لەگەڵمانە ڕەفتاریان کردووە یەخوا بەخێر بێن سەرچاوەکان لەگەڵ کاک کەمالیشێکیان گرتووە خەریکن لە ئێستا ئیشێکی جوانی سەر شەقامەکان بەڕێزت کاک ئومێد بەخێر بێ هەر بەیەکەوە لەگەڵ کاک فەرهاد پاریش بەیەکەوە هاتن وڵات پاریش بەیەکەوە هات کاتە لە سنەش هەر بەیەکەوە ئیشی هونەری وڵاتر بەیەکەوە دەست پێم پێ کرد لە سنا بەیەکەوە دەستمان پێ کرد نشتان ساق بەسەر من قبلا شایم دەگێڕا ئیتر کاوراژی چەند ساڵی ترکم کرد ئیتر دوارە تە کاک فەرهادە بەیەکەوە وتمان چی بکەین و حاڵوە ئەوڵ ڕوومان لەسەری نەبوو بڕین لەسەر شەقام دانیژم ئەوە بڕین خەڵکی پێمان دەکەن و جۆرەتر فکرەکەنەوەی تر وڵای دەستمان پێ کرد و شکر بۆ خوایسە بەردەوام باشە هەر لە سنەش باشانی خەڵک بە ڕووتانایەت بۆ سلەیمانی ئەوەی کام 15 ڕۆژە پێویتانە کاردانەوەی خەڵک چۆن بۆ ئێوە دڵخۆشەوەی کە ئەوان خەزیان لە میوزیک و گۆرانی هەیە ئایسە لە سنە زەنگ بام بۆ لێ دەنێژنەوە بوونینەوە عادەتیان پێمان کردو خەڵکەکە خەڵکی سنە عادەتیان پێمان کردوە ئەی سەرکەوتوو بن کاک کەمال ساغرخان باشی چاوت پێیان ڕوون بۆ وڵی بەساقی دۆستان و برادرانم کە بینی هەڵبەت من یەکەم جارم نەکەوان بناسم بەهۆی ئیشی هونەریەوەی خۆشە کە کەسانێکی ئەوە بەڕێز ئەناسی پارەکە کە لە سلێمانی بوون بینیم ئیشەکانم بینی زۆرم پێخۆش بوو بەڵام تێ دەرفەن نەبوو کە پێکەوە ئیش بکەین بەس ئەم ساڵ کە هاتنەوە ئێمە چین بۆ لای خزمەتی کاک جەزای ساز لەوێ کە وتم با هونەرەکان پێشکەشی گەڕیان مدیاش پێ چونگە ڕادیۆیەکی کوردی لێرەوە دەستخۆشی لە کاک جەزای ساز دەکەم و تەواوی بەڕێوەبەرایەتی ڕادیۆ گەڕیان میدیا ئەیتر لەوێ کە وتیان کاکە تۆش بە ئەسمان لەگەڵ بکەیت ئەسمان لەگەڵ کردوانە وتیان وەڵای بۆ ئەو ماوەیە وا لێران پێکەوە ئیش نەکەین و گروپێک پێک بێنی تر ئاوا بوو گروپەکەمان پێکێناو نامە ناوە ڕۆژهەڵات و سالەکەکانمان ڕۆژانە بەردەوامە لە بەردەرکی سەرا موسیقا پێشکەشەکەین بۆ خەڵک ئیتر داوەتی و شەوانە و با بڵێن دانیشتنی خۆمان و ئەوانش ئەچی مەجلیس و شت ئەچین و گۆرانی موسیقا پێشکەشەکەین ئەی چەند جێی دڵخۆشیە کە لە لای ئێمەش ئاوە قەدری هونەر و بەتایبە مۆسیقا ئەزانرێت بەتابێت ئەو کەسانی کە لەسەر شەقامەواکەن کاتێک کە تۆ ڕێبوارێکی تێئەپەڕێت لە ژیاتیەوەی گوێت لە ژاوەژاوی شەقامەمانابێ گوێت لە گۆرانی خۆش تا ئێستا بەدڵخۆشیەوە هەیە بەڕاستی منم لە شاری سلەیمانی لە هەولێر لە زۆربەی شارەکانی تر بینیمە بە شەوان لە نێو پارکەکانە کۆمەڵی میوزیسیانی وەکۆ بەڕێزانە میوزیک لێن و خەڵکیش دڵخۆشە بۆ بەڕاستی چکە لە کۆمەڵە ژاوەژاو و ئەو دەنگە و فۆزای دوورە هۆڕنی سەیارە ببیسی خۆشتە یا گۆرانیەک با ئێمە و بینەرەکانمان جۆمان لە گۆرانیش چاوتانگەشت
كردستان كردستان بريني أمجارت دڵی داگیرکەری هەژار بارەگای خودای لەرزان کوردستان برینی ئەمجارت دڵی داگیرکەری هەژار شاعری نووسەر هونەرمەندی تەزان برای بابم دایکە دڵ سوتاوەکەم تاکو بزانێت چەندە بەسۆیە ئازارەکەم بەسۆیە ئازارەکەم
دنگا بسویا زارکان بسویا زارکان هزار دەستان خۆش ماشەڵڵای بێت. لێبێ دەستان خۆش خوا بێت دەست و پەنجەی ئێوەش خۆش بێ زۆر زۆر شیرین و سپاس. تیانجا من بەڕاستی کاتەکەمان زۆر کەممانماوە ئێمە ناوانێت گفتوگو ئەگەر ئێوە ماندوو نەکەین نەمانێت زۆرترین گۆمان لە گۆرانی بێت ئەگەر بەرهەمی کەتان ئامادێ پێمان بەڵێ خۆشە بە لە چاوان کەتیانە. بچینە شوشتەری برنج محەجاز شوشتريكا مقام ميجيتي برو
خوا دەنگت دەستان خۆش خۆش بێت بێ. دەنگ خۆش بێت زۆر زۆر سپاس سپاسدان دەکەین زۆر زۆر لەگەڵ خۆشحاڵ بووین بەڕاستی کۆمەڵی بەرهەمی جوانتان پێشکەش زۆر. کردین هیوادارین کە ئەم ماوەی لێرەشن کاکەمال زیاتر خۆی لێرە شارەزا بووە لەگەڵ ئێوە هەماهەنگیتانە بێ و بتوانن کۆمەڵی بەرهەمی جوان پێشکەشی سلێمانی و خەڵکی سلێمانیش بکەن جا جەنابەت بال ئیتر دوا وتەی خۆتان بڵێن کاکمێت لێرە بۆ نمونە لەسەر شەقام گۆرانی وتن ئەمە تا چەنە بێتە بەشێکی گرنگ هەم بۆ تۆ کە گۆرانی ئەڵەی هەم بۆ خەڵکەشی کە جۆل لێدرێ تۆ چۆن خۆ دەڵی ماوەیەک وازم لێنەوە دوای هاتمەتەوە سەری وڵی ئەم سەرشەقام کە فەرموم ئایسر بۆی من زۆر باشە بەڵێ چۆن لەو ماوەی پێشکە فەرموو من نزیکی 10 ساڵ گۆرانی میان لاوە ئەها من قبلەن شای مەگێڕە جا حیف نەبووت خوا گۆرانی وڵی نەوتووە؟ بەسەر ئەو دەنگە خۆشە وەختەیتر خوانەکەی ڕگان خوا. دزان بەرازران ئیتر 10 ساڵی تێکمدا نەمخۆن دەستت خۆش بێ کە ئەرە دووبارە وڵا. دەستت پێ کردەوە دەستت جا خۆش بێ. کاک فەرهادیش ئەمەنە شیرین گفت و لفتە سەرکە کاتێ بەڵێ. ها ئامادەکاریانەکە بۆی کە بینە لابینەوەمە ئەمەنە بە شیرینی قسەی ئەکرد جا خەڵکی سلێمانیش هەروە شیرین گفت و لفتت پێما بێ ئەوەندەی تر تۆ لێرە جێ خۆتت کردوێتەوە وایە؟ خۆش بیا خوارێ وڵا خەڵکەکە زۆر خۆشمانیانەوێ عادەتیان پێمان کردووە ئێمە دوێ کە نەڕۆیشتین کاکومید کەمێک سالەتی بوو خوانەکەی هەواپەتایەکی گردبوو ئیتر خاص بوو ئەوە زۆر لەسەری زاڵ نەبوو باش بوو وڵای وا ڕۆیشتین بوو بەردەرکی سەرا 4-5 نەفەر پێمان ئەوەیە کاکەەوە بوو دەنگتان نیەوە بودم باوە هەموو موسیزیانە واو نا بەس ئێوە ئەو بوو دەنگتان نییە ئێوەمان پێخۆشە لەستا سنێشە زۆر هەن وڵێ بەڵام زۆر ئێمەیان پێخۆشە چون گۆرانی ئەڵین لەگەر گۆڵانیەکانی کوردی ڕستنی کوردیڵین جاویبار خۆینە فارسی شاتیە من کاری فارسیەکە من زۆر ئاهەنگی فارسیێژ ئەگەێڕ نەزم پێش ئەگەڕم ئەڵێ کاتەکەمان بەرە و کۆتا ئەڕوات ئەرێ وڵی ئەچینە بۆ دەرفەتێکی تر ئیشەڵڵا بتوانین کا گۆرانی بێت و زۆر سپاس دەکەین زۆر زۆر بەخێر کاکەمال جارێکی تر سپاس بۆ تۆش کەناڵە جوانەکەتان دەکەم کاک سەر خان دەستخۆشی لێوە کەم هیوام بەردەوامی سەرکەوتویتانە دەمەوێت دەستخۆشیەکی تایبەت بکەم لە خەڵکی باشوور بە تایبەت سلێمانی کە ئاوا پاڵپشتن و کۆڵەکەی هونەرن بەڕاستی پاڵپشتی و هونەرمەندان فەرق ناکات هونەرمەندەکە خەڵکی چۆ بێن پاڵ ئەگەر هونەرێکی هەبێ بۆ پێشکەشکردن پاڵپشتیەکەن دەستیان خۆش بێ ئینشەڵڵا خوا هەمیشە سەرکەوتویان سپاس دەستی ئێوە سپاس بۆ دەستان خۆش بێت